بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێک لەبارەی دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. لە راپۆرتەکەیدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەنێت کەناڵی ئاسمانی پەیامی سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشێلکاری بەرامبەر کراوە. بە میوانداری بەڕێز سۆرا عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان تاوتوی دۆخی مافی مرۆڤ و راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێک لەبارەی دۆخی مافی مرۆڤ و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە و ڕایەگەیەنێت کەناڵی ئاسمانی پەیام سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشێلکاری بەرامبەر کراوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانی خۆی دەربارەی دۆخی مافی مرۆڤ لە جیهاندا بۆ ساڵی 2016 بڵاو کردەوە و بەشێکی راپۆرتەکە تایبەتە بە دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی خستۆتە ناو ئەو لایەنانەی پێشلکاری دژی مافی مرۆڤ لە جیهاندا دەکەن. لە بەشێکی راپۆرتەکەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لەوە ئاکات لە سەرتاسەری هەرێمی کوردستان حاڵەتی لێدان و کوشتن و دەستگیرکردن و هەڕەشەی کوشتن دژی ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە درێژەی پێشێلکاریەکان بەرامبەر ئازادی ڕۆژنامەگەری ئەوە خاتەڕوو کەناڵی ئاسمانی پەیامی سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشێلکاری بەرامبەر کراوە. باسکردن لە پێشێلکاریەکانی دەسەڵاتدارانی هەرێم دژی کەناڵی ئاسمانی پەیام لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کاتێکدایە کەناڵی ئاسمانی پەیام هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بەهۆی دژایەتی گەندەڵی و گەندەڵکاران لەلایەن دەسەڵاتدارانەوە پێشێلکاری دژ ئەنجام دراوە. چەندین سکاڵاشی لەلایەن بەرپرسانەوە لەسەر تۆمار کراوە و بەڕێوەبەری گشتی کەناڵەکەش بەدەیان جار لەسەر سکاڵای بەرپرسان دادگایی کراوە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕێتەوە کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی و ڕاشکاوی گەندەڵی و نائەدالەتیەکانی دەسەڵاتدارانی دژی خەڵک خستۆتە ڕوو. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لەوە ئاکات ڕۆژنامەنووس ویداد حوسێن لە شاری دهۆک لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە و لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە و دواتر ڕفێنراوە و لە سیانزەی ئابی 2016 تەرمەکەی دۆزراوەتەوە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە بەوەش ئەکات حکوومەتی هەرێم یاسای بەدەستێنانی زانیاری جێبەجێ نەکردووە و دەسەڵاتدارانی هەرێم جیاوازیەکەن لە نێوان میدیاکان بۆ پێدانی زانیاری. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەڵێت لە سنووری پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و دهۆک کەناڵەکانی سەر بە پارتی وەک کەناڵی ڕوودا و کوردستان تیڤ ڕێگەیان پێدرێت بچنە ناو هەموو فەرمانگەکانی حکوومەتەوە. لە سنووری یەکێتیش کەناڵی کورتسات و گەلی کوردستان زیاتر دەستیان بە زانیاری ئەگات. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەێنێت یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان نەبوونی شەفافیەتە لە داهاتی نەوت و گەندەڵی لە سەرجەم جومگەکان بڵاو بۆتەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، کاکسۆنان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕای بەڕێستان لەسەر دوایین راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دیارە راپۆرتێکە ساڵانە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە کۆی وڵاتانی دنیا بڵاوە بێتەوە. بەداخەوە ساڵانە هەرێمی کوردستان ئەو چەند ساڵێکی زۆرە وەکو پێشێلکارێکی گەورە لە چوارچێوەی عێراق ناوی دێت و بەشێکی باش لە پێشێلکاریەکان ئاماژەی پێدەکرێت. من ساڵی 2015 و ساڵی 2016 بەشداریەکی فیعلیم هەیە لە راپۆرتەکە وەتوانم بڵێم بەشێکی زۆری زانیاریەکان و پێشێلکاریەکان لە ئێمەوە وەرگیراوە و پێیان دراوە و لەگەڵ ئامادەکارانی راپۆرتەکە لە قونسوڵخانەی ئەمریکا چەندین کاتژمێر دانیشتوین. بەڵگەکانی بە زانیاریەکانی ئێوە بۆ سۆک سەر و کلیژنەی مافی مرۆڤ بەشێکی زۆری
زانیاریەکان وەکو خۆشی لە راپۆرتەکە لە چەندین شوێن ئاماژەی پێکە کە ئەمە بەڵگە و زانیاری سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤی پەرلەمانی کوردستانە. بەڵێ ئێمە کاتێک کە لە ساڵی 2015ەوە بێهیوا بووین لەوەی بەرپرسانی ئەمنی و حکوومەت دەست هەڵگرن لە پێشێلکاری و ئامادە نەبوون بۆ چاکردنی پێشێلکاریەکان و گرفتەکان، پەنامان بردووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان، وەکو چۆن لە راپۆرتەکانی هیومەن ڕایتس وۆچ پێشێلکاریەکانمان پێداون لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەمنیستی ئینتەرناشناڵ بە هەمان شێوە و بە نەتەوەیە گرتووەکان. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ساڵانە راپۆرتەکەی بەڵێ پشت دەبەستێ بە ئێمە وەک سەرچاوەیەکی باش بۆ بەڵام خزمەت بە دۆخی کوردستان دەکە کێوە زانیاری لەسەر پێشێلکاری بدەن بە لایەنە نێودەوڵەتیەکان. بەڵێ ئەمە کاتێ خزمەت ناکا کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تەنگ مافەکانی مرۆڤەوە بن، بە تەنگ ئازادی بیر و ڕاو ئازادی کاری میدیاییەوە بن و پێشێلکاری خۆیان پێشێلکار نەبن و کاتێکیش پێشێلکاری دەکرێت سزای پێشێلکاران بدەن و چارەسەری گرفتەکانی مافی مرۆڤ بکەن. بەڵام کاتێک کە دەسەڵاتدارانی هەرێم خۆیان پێشێلکارن و خۆیان یاساشکێنن و بێمنەتیشن و بەردەوامیشن و پێشێلکارانیش نەسزا دەدەن نەدادگاییان دەکەن، بۆ ئێمە ناچارین پەنابەرین بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و راپۆرتەکان بدەین بەوانەی کە خۆیان بە دۆستی ئەمانە دەزانن و ئەمان خۆیان بە ئەوە دەزانن کە پشتیوانیان دەکرێت لەلایەن ئەو وڵاتانە. بۆیە بە ناچاری ئەمە کراوە و ئێمەوەمان تێپەڕاندووە بە مزەیەفی یاخود بە ناڕاستی ئەم سۆزی نەتەوایەتیەی کە هەر لەبەر کورد و نەتەوەی کورد ئێمە هەندێک شت هەیە لە پێناو چەسپاندنی یاسا، لە پێناو پاراستنی مافەکانی مرۆڤ دەبێ نەیکەین، چکە ئەوانە بۆ ناشیرینکردنی ناو ناوبانجی هەرێمی کوردستان پێشێلکاری مافەکانی مرۆڤیان کردووە. ئێمە بۆیان پینە ناکەین و بۆشیان ناپۆشین بە پێچەوانەوە لەلایەن ئەو وڵاتانەی کە پێشوازی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەن. دەبێ بزانن ئەمانە لە هەمان کاتا پێشێلکارن و ڕۆژنامەنووسیان تیرۆر کردووە و هەڕەشەیان لە ئازادی هەیە و بەردەوامیشە پێشێلکاریەکانیان و بێمنەتیشن بەرامبەر بە هەموو ئەو ناوبانگەی کە هەرێمی کوردستان تایە عیبدار دەبێ. ئێمە ئەوەی کردومانە نەک بۆ ناوبانجی هەرێم خراپە، بەڵکو بۆ ئەوەیە بە تەنگ ناوبانجی هەرێمی کوردستانەوەین و بۆ ئەوەی بزانڕێ هەرێمی کوردستان خەڵکانێکی زۆری تایە لە ئاستی پەرلەمانی و لە ئاسە جیاوازەکانی کۆمەڵگەی مەدەنی لە میدیا کە بە تەنگ پرسی مافەکانی زۆر باشە. بەڵام ئەم راپۆرتە نێودەوڵەتیەکان هیومان ڕایتس وۆچ مەسەلەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە راپۆرت لەسەر دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری بڵاو دەکەن، هیچ کاریگەریەکیان هەیە لەسەر ئەو دەسەڵاتداران؟ بەدڵنیاییەوە کاریگەری هەیە. کاریگەریەکە لە چ ڕۆیەکەوە؟ و کاریگەریەکەی لەو ڕۆیە کە ئەمانە ئەو بانگەشەی ئەیکەن دەسەلمێنرێ ڕاست ناکەن. بۆ بانگەشی چی دەکەن لە دەرەوە؟ بانگەشەی ئەوە دەکەن کە لە هەرێمی کوردستان ئازادی بەرقەرارە، مافەکانی مرۆڤ پارێزراوە، پێشێلکاری مافەکانی مرۆڤ نییە، واتە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان قسە دەکەن باز لە دۆخێکەکەن کە واقعی هەرێمی کوردستان وانە. لە واقعی هەرێمی کوردستان مافەکانی مرۆڤ بە بەردەوامی پێشێلەکرێ و کە من تاکەکانی ئەم کۆمەڵگایە و تەواوی ئەم کۆمەڵگایە کە پێشێلکاریان بەرامبەر نەکراوە. ڕۆژنامەنووس تیرۆر کراوە، مامۆستای ئاینی تیرۆر کراوە، ڕەشبگیری و گرتن بەردەوامە، ئەشکەنجەدان بوونی هەیە، ڕەفاندن و بێسەر و شۆنکردن بوونی هەیە، کوشتن و حساب نەکردن بۆ یاسا بوونی هەیە. چونکە بانگەشەی دیموکراسی مانای نییە ئەگەر مافەکانی مرۆڤ نەپارێزرێ، مافەکانی مرۆڤیش بە سەروەربوونی یاسا دەپارێزرێ. هەمووشمان باش دەزانین خەڵک لە بەرامبەر هاواری نان و ماف و موچەیە لە بەرامبەر داوای چاکسازی و گۆڕانکاریە خوێنی ڕژاوەکە مافی سەرەتایی و دەستوری هەر ئینسانێکە خۆپیشاندان بکە. بەڵام ئەم دەسەڵاتە ناشیرینە لە بەرامبەر ئەم داواڕەوایە و مافە دەستوریە خوێنی خۆپیشاندەری ڕژاندووە، ئامادەش نەبووە تەقەکەرەکە تەسلیمکان چووکە خۆی فەرمانی پێکردووە. باش ناکرێ ئەمانە بچن لە دەرەوەی هەرێمی کوردستان لە لای ئەمریکاییەکان
لای بەریتانیەکان و ئەوروپیەکان وەک ڕەمزی پارێزگاری لە مافی مرۆڤ و دژی نادادی مامەڵەیان لەگەڵ بکرێت بۆیە دەبێ ئەو شانازیان دەمێکە لێسەنراوەتەوە لێشیان بسەنرێتەوە ڕەنگە بژڵێک دەیخۆەوە نیە پێشوازیان لێکرێ دەیخۆوە نیە مامەڵەیان لەگەڵەکەن ڕاستە ئەوە یەکێکە لەو ڕەخنانەی کە کاتێک ئێمە ئەمریکایەکان ببینین پێیان دەڵێن فەرمو سەیری راپۆرتی وەزارەتی دەرەوەی خۆتان بەڵێ پێمان وتون من چەند ڕۆژێک لەمە پێش لە پەرلەمانتاری پەرلەمانی هۆڵندیم بینیوە بەرپرسانی ترم دیوە لە یەکێتی ئەوروپا لە دەرەوە پێم وتون ئێوە دەزانن لە هەرێمی کوردستان چی دەگوزارێ و من کاتێککە باسی واقعی هەرێمی کوردستانم بۆ کردوون تەواوم نەکردووە چکە پێیان وتون بوەستە ئێمە زۆر لەوە زیاتر دەزانین سەردانی کە تۆ بۆ بەلجیکا بۆ لای پەرلەمانتاران بینی لەو ڕۆژان لێنی ئەوان بە وردی ئاگاداری دۆخی مافی مرۆڤن بەڵێ هەموو یەکێتی ئەوروپا بە وردی و بە دقیقی ئاگایان لە ڕەوشی هەرێمی کوردستانە و ئاگایان لە وردەکاریەکانە ئەی باشە بۆ هەڵوێز نییە ڕەنگەوەیەکێک ببێ لەو پرسیارانەی کە من گوتومە ئێوە پشتیوانی وەها خەڵکانێکن کە بە نایاسایی ماونەتەوە کە شەفافیت لە حکومڕانی و داراییانە نییە کە ئەو چەکانەی بۆتان ناردوون بەشێکی کەمی شەڕی داعشی پێکراوە بەشە زۆرەکەی لای خۆیانە ئەوە تا خەڵکی سووریایی پێچەکدارەکەن ئەیبەن بۆ سەر شنگال لەوێ شەڕی کورد و کورد دروست بکرێ و دوجار ئەو چەکانە بەشێکی زۆری بەدەست هێزگەلێکەوەیە کە لەسەر ئازادی ئێمە ئەبنەوە بە هەڕەشە وتوانە زۆر ڕاستە و ئێمەش مەترسیمان هەیە لەو چەکە زۆرەی کە هاتۆتە هەرێمی کوردستان لەدەست هێزێکایە هێزی چەکدار حیزبیە هی ئەوە بەکاریشی دێنێ لە ململانەی سیاسیە ینی بەفەرمی و پەرلەمانتارانە لە پەرلەمانی ئەوروپاوان بەبرز بوت کە مەترسیانە لەو چەکانە کە لەستی هێزی حیزبیدا بەڵێ بەشێکی باش لە پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا کە واقعی هەرێمی کوردستان باش دەزانن و هەندێکیان بەرژەوەندیەکانیان لەلایەن لایەنێکەوە بۆ دابین نەکراوە بێدەنگ بکرێن مەترسیان هەیە لەسەر ئەو چەکە زۆرەی هاتۆتە هەرێمی کوردستان بەشێکی زۆری شەڕی داعشی پێ نەکراوە تەنانەت پەرلەمانتارێکی یەکێتی ئەوروپا بە منی وت ئێمە دەزانین کێ ئەو چەکانەی کڕیوەتەوە لە بازاڕەکان و دەزانین ئێستا لەکوێ شەڕی پێکرێ بەرامبەر بە کورد خۆی بەشێک لەو چەکانەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا داویانە بە هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوە کراوە براوەتە وڵاتی تر شەڕی بەرامبەر خۆمانی پێکراوەتەوە هەندێکیان کەوتۆتە دەستی داعش لە کڕین و فرۆشتن پێکردنیە و بەشێکیشیان لەدەست هێزێکایە کە مەترسیە لەسەر ئازادی ئەم وڵاتە لەسەر دیموکراسی ئەم وڵاتە ئەمە یەکێکە لەو پرسانەی لە ماوەکانی ئایندە کە شەڕی داعش بە تەواوی دوورکەوتەوە لە هەرێمی کوردستان ئێمە یەخەی ئەو وڵاتانە دەگرین کە ئەو چەکانیان داوە دەبێن بە دوای ئەوە بپرسن ئەو چەکانە لە کوێن ئێستا چی لاتوە لە دەستکایە چونکە بەو چەکانەیە هەڕەشە لە ئازادی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێ بەو چەکانەیە ئێستا خەڵک نیەتی خۆپیشاندانی هەبوو لە شاری هەولێر هەمووی گیراوە لە زیندانایە کێ ئێمە دوێنێ شاری هەولێر لەسەر چی لەسەرەوەی کە نیازی هەبوو خۆپیشاندان کا دژیەوەی نابێ کورد و کورد شەڕ بکەن دەستگیر کراون بەڵێ دەستگیر کراون تا ئێستا چارەنووسی سیاسی پەرلەمانتاری پێشووی عێراق ڕۆژنامەنووس دیار نییە ئەمە ئەو هێزانە دەیکەن کە ئەو چەکانیان پێیە و دەبنە هەڕەشەی گەورە لەسەر هەمومان بەسەر کۆی ئازادیەکانمان چکە ئێمە خۆمان هێزی سیاسی مەدەنین چەکدار نین و باوەڕیشمان بەوە نەبووە میلیشیامان هەبێ لە دەرەوەی حیزب کە ئێستا بەڵێ یەکێتی و پارتی ئێستا هێزی چەکداریان هەیە لە دەرەوەی هەموو یاسا و ڕێسایەک سەر بە حیزبن تعریفی میلیشیا چییە؟ تعریفی میلیشیا ئەوەیە هێزێک بێ نیظامی نەبێ لەژێر چاودێری دەوڵەتان نەبێ وەسەر بە گروپێکی تایبەت و دیاریکرااو بێت لەسەر لەژێر فەرمانی ئەوە بێ ئەمە لە هەرێمی کوردستان زۆر بوونی هەیە خۆ تەنها ئەوەندەی کەوتراوە ناوی پێشمەرگە خراە سەر هەرکەس کافیە بۆ ئەوەی کە ئەمە هێزی ئەم نیشتیمانە بێ هەتا ئێستا ناوی پێشمەرگە لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێ بۆ لێدانی خۆپیشاندەر بۆ ڕفاندنی خەڵک بۆ لێدانی خەڵک بۆ گرتنی خەڵک بۆ باخەوانی بۆ بازاڕی بەرپرس بۆ لێدانی خەڵک بۆ چاوسورکردنەوە لە خەڵک خۆشی لە گوزەرانێکی زۆر خراپە بڕۆ لە بەرەکانی جەنگ بیبینە و پێشێلکاری مافەکان هەر بەرامبەر بە خەڵکی
هاوڵاتی نەکراوە بەرامبەر بە بەشێک بەشێک لە پێشمەرگە ڕاستەقینەکان لە بەرەی جەنگ و پێشمەرگەی تریشەیە مەسەلەن لە بنەڕەتدا پێشێلکاریە بەرامبەر پێشمەرگە خۆی بەڵێ کێ بوونەوانەی کە لە خۆپیشاندەرانیاندا و تەقەیان لێکردوون مەگەرەوانە نین بە ناوی هێزی پێشمەرگەوە هێناویانن بەڵێ ئەوانن و بەشێکی تریشی ئەوانن کە لە بندستی مەسئولەکان و هەندێک بەرپرسی گەندەڵە پارەی خەیاڵیان پێوەرەگرن بە ناوی بندیوار و سەردیوار و لادیوار و بوونیشیان نییە گەورەترین گەندەڵی گەورەترین فەزاحەت لە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی یەکەی هەفتا و هەشتا هەیە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی وەزیری پێشمەرگەیە کە کاتێک ئیزن نەدرابوو و قسەی بەرپرسی یەکەی هەفتا و بەرپرسی یەکەی هەشتایە کە هاتنە نێو پەرلەمانی کوردستان وتیان ئەمە بازرگانیە یەکەی هەفتا و هەشتا گەورەترین پێشێلکارینی بەرامبەر بە خودی پێشمەرگەی ڕاستەقینە بەڵێ ئەمە بێڕێزیە بە ناوی پێشمەرگە بۆ ئەوەی ئێستا ڕووەدا بە ناوی پێشمەرگەی ڕۆژئاوا مەگەر خەڵکی کوردستان و لایەنەکان ناپرسن ئەرێ بێ زەحمەت پێمان بڵێن پێشمەرگەی ڕۆژئاوا یعنی چی بۆ حاڵی پێشمەرگەی خۆمان زۆر جوانە تاکو و پێشمەرگەی ڕۆژئاوا 9000 ئاوارەی سووری بێنیت تەدریبی پێ بکەی هەمووی تەعینکەی موچەی لە کاتی خۆیان بدەیتێ گوزەرانی باش بێت هەموو جۆرە چەکێکی بیتێ هەموو جۆرە ئۆتۆمبیلێکی بیتێ ئەوەی بەهێزی پێشمەرگە نیە لە شەڕی داعشا بەوان هەیە ئێستا بیبەی لە شنگال شەڕی پێ بکەی بەرامبەر بەکێ بەرامبەر بەو هێزانی کە ئێستا لەوێ خەریکە پێکدادانی مەترسیدار ڕووەدا و ئەجێندای ئیقلیمیشی لە پشتە بۆیە ئەمە یەکێکە لە مەترسیەکانی سەر ئازادی کاری سیاسی و میدیایی و بیرروڕا لە هەرێمی کوردستان مەسەلەی ئەو چەکانی کە لە دەست ئەو هێزانایە و لە دەرەوەی یاسا زۆر باشە بەس سەبارەت بە ئەم راپۆرتەوە راپۆرتەکانی پێشووتریش لە هەرێمی کوردستان فەرمانگەیەکەیە بە ناوی وەڵامدانەوەی ڕێکخراوی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وە سەرۆکی فەرمانگەیە دیندار سێباری بازەوەکە کە وەڵامی ئەو راپۆرتە دەدەنەوە لە بەرەوەی هەندێک وردەکاریتیانی و لە بەرەوەی پشتی بەزانیەکانی ئێوەش بەسوو بەڵێ زانیاریەکانی کە ئێمە داومانە بە ئەو راپۆرت لەو راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەیە بەرپرسین لە هەر هەمووی و دەهێندەی ئەوەی لە راپۆرتەکە باسی پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانەکە دەهێندە زیاتر لەو پێشێلکاریانە لە بەردەستمانایە بۆ نمونە من ئەمڕۆ بەس ئەمڕۆت بۆ باسکەم نزیک بە 10 چالاکی سیاسی ڕۆژنامەنووس دوێنێ لە شاری هەولێر ڕفێنراون هەتا ئێستا چارەنووسیان دیار نییە هەر ئەمڕۆ کەیسێکی ترم بۆ هاتووە کە هاوڵاتیەک ماوەی چەند مانگێکە لە شاری سلێمانی گیراوە کەس نازانێت لەکوێیە هەر ئەمڕۆ کەیسێکی تری پێشێلکاری مافەکانی مرۆڤم بۆ هاتووە کە دیسان ئەویش ڕفاندن و دیار نەبوونی چارەنووسە هەر لە شاری سلێمانی کەسێکی تر کە پیشەی پزیشکی هەیە ڕفێنراوە ئەویش چارەنووسی دیار نییە ئەم پێشێلکاریانە بەردەوامن لە هەرێمی کوردستان لە زاخۆ هەتا خانەقین بەڵام بە سەراحەت لە دەڤەری پارتی دیموکرات پێشێلکاریەکان زۆر زیاترە و زۆر مەترسیدارترە زۆر جاریش ئەم جیاوازیەمان کردووە کە لە بەڵام ئەو جیاوازێ بەهۆی چێوەیە بەهۆی ئەوەیە لایەنگریتانە بۆ لایەنێکی سیاسی یاخود بۆی واقعەکەوەیە لایەنێکی سیاسیەکەن نەخێر ئێمە بە بێ جیاوازی پشتیوانی مافەکانی مرۆڤین دژی پێشێلکاریەکانین لە هەر جەیەکی هەرێمی کوردستان بێ من کاتێک کە تحقیقم کردووە کەیسێک هاتۆتە لام خانەوادەیە گوتویانە کوڕەکەمان ئەم شەو سەعات 11 شەو گیراوە بەیانی سەعات 12 وتویانە وەرن بۆ تەرمەکەی لە شاری هەڵەبجە ئەمە ڕوویداوە هاوڵاتیەکە لە سلێمانی بووە لە ڕێگا ڕۆشتۆ بەرەو شاری هەڵەبجە گیراوە گرتوێتی هێزەمیەکە ئاسایش گرتوێتی پارەی تەزویری پێبووە ئەمە لێی بێدەنگ نەبووین بەرپرسی یەکەمی دەستگای ئاسایشی گشتی هەرێمی کوردستان بۆ خۆی هاتۆتە سەرخەت کاتێک کە پێشێلکاریەکەم پێداوتمە دەبێ ئیسپاتی کەن ئەم کەسە چۆن شەو لای ئێوە بۆ بە ڕۆژ جەنازەکەی تەسلیمەکەنەوە هاتوون بەدەمەوە لیژنەی تحقیقی دروست کراوە و چوونەتە لای خانەوادەکە سکاڵایان تۆمار کردووە کەیسەکە ڕێکاری یاسایی خۆی وەرگرتووە بەڵام هەمان کەیسم لایە لە مەسیب سەلاحەدین لەسەر
مادەی 406 کەسێکە گیرێ لە شاری هەولێر ماوەیەکی کەما حکمی بۆ دەرەچێت 12 ساڵ بە نایاسایی ئەم کەسە گوازرێتەوە بۆ زیندانی دوهۆک لەوێ دوای ئەوەی بە بەڵگەی دەنگی لامە بە بەڵگەی نووسراو لامە کە دەڵێ مەترسی لەسەر ژیانم هەیە بە خنچێنراوی دەدرێتەوە بە خانەوادەکەی نە تحقیق دەکرێت نە وەڵام دەدرێتەوە نە ئامادەن هیچ لێکۆڵینەوەی بکرێ جیاوازیەکان زۆر باش بەڵام چاوپۆشید لە هیچ پێشێرکارێک دەکەنەوە نەخێر لە پێناو حیزب نەخێر چاوپۆشیمان لە هیچ پێشێلکاریە نەکردووە هەر کەسێک پێشێلکاریەکی هێنابێتە لای ئێمە ئەم شەو ڕۆژنامە نووسێکی پارتی دیموکراتی کوردستان کە هەڕەشە لەسەر ژیانەتی دەستی لە کار کێشاوەتەوە لە بەرەوەی فشاریان خستۆتە سەریا دەبێستی خوڕیمان بۆ بکەی یا تێتەوە گلێنین لەوەی دەست لە تەقینەوەیەکایە لەکوێ دیفاعم لێ کردووە لە شاری هەولێر ئەم شەو ڕۆژنامە نووسەکە دەست لە کارکێشانەوەکەی نردووە و تاکی دەکاتەوە کە مەترسی لەسەر ژیانی هەیە لە کاتێکە تەشیر نییە لە کاتێکە تەقینەوە بۆ خۆی باز دەکاکە ئەم هەڕەشەی لەسرە تۆ بەڵگە وڵاتە بۆ خۆی استقالەکەی بڕۆ بخوێنەرەوە و بۆیشی نردوم و قسەم لەگەڵی کردووە مەبەستم ئەوەیە من دیفاع لە ڕۆژنامە نووسی پارتیش دەکەم یەکێتیش دەکەم وەکو چۆن دیفاع لە هەر هاوڵاتیەکی تر لە هەر لایەنێکی تر لە هەر کەسێکی تر دەکەم سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕێمە وڵاتان لە ڕۆژنامە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان دەبێت بەڕێزان کاکسۆنە پێش ناوبڕەکە پرسیاری وەڵامدانەوەی راپۆرتی ڕێکخراوە نێودوڵەتیەکانمان لێکردی سەبارەت بۆی کە دەستگایەکەیە کە بەردەوام وەڵامی راپۆرتە نێودوڵەتیەکان دەداتەوە. لە ڕاستیە وەڵامی راپۆرتی نێودەوڵەتیەکان بەوە نابێت کاک دیندار زێباری بێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیا ڕەدی ئەم شتانە بکاتەوە. لە هیچ شوێنێکی دنیا ئەمە مەقبول نییە و بەرامبەریش ئەمە بە وەڵام وەرناگرێ. وەڵام دەبێ بەو جۆرە بێ هەرچی پێشێلکاری باس کراوە تحقیق لێکۆڵینەوە بکرێت لەم پێشێلکاریە. هەرچەندە راپۆرتەکانی هیومەن ڕایتس وۆچ، ئەمنستی ئینتەرناشناڵ، تەنانەت یونامیش مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان پێش بڵاوکردنەوەی دەنێردرێ بۆ حکوومەت دەوترێ ئەمانە هەیە. وەڵامتان چییە لەسەری؟ چاکی دەکەن لێکۆڵینەوە دەکەن بۆی بڵاوی نەکەینەوە. دوای ئەوەی حکوومەت بێ منەتە وەڵام ناداتەوە ئەندەجار وەڵامی ئیمەیلەکەش ناداتەوە. دوای بڵاوبوونەوەی دێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیا بەشێکیان هەیە وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان بەم جۆرە وەڵامە دەنەوە. نەخێر ئەمەوانیە ئێمە دەستکەوتمان هەیە ئێمە هەرێمی کوردستان چاویان پێ هەڵنا. ئەسڵەن ئەمریکاییەکان دۆستی هەرێمی کوردستانن و دۆستی ئەو هێزە دەسەڵاتدارانەشن کە پێشێلکاریەکەن.
یعنی چه مەسلحەتیان لەوایە بێن بڵێن ئەمانە دەستگای ئەمنیان هەیە زیندانی نهێنیان هەیە دەستگاکانیان حیزبین لەژێر چاودێریانین تەنانەت ناهێڵن چاودێری ڕێکخراونی و دەوڵەتیەکانی سەردانی زیندانەکانیان بکە ئەوان دەڵێن نەخێر دەرگای زیندانەکان کراوە ڕاستە چاکسازیەکان کراوەیە کەسێک کە تعزیبی تەواو بووە ڕفاندنی تەواو بووە و بە نایاسایی سزادانی تەواو بۆ خستویانەتە چاکسازیەوە ئیلابێ حکومەکەی تەواوکە باشە بە زیندانی نهێنی ئێستا شەرماوە بەڵێ زیندانی نهێنی ئێستا لە هەموو کات پڕترە ئێستا لە هەموو کات پڕترە لە کوێن زیندانەکە من یەک پرسیارەکەم بە هەرێمی دەستگای ئەمنی هەرێمی کوردستان وەڵام بداتەوە گیراوەکانی داعش لە چ زیندانێکن لە کوێن کە ئەمانە بەڵگەی گەورەی ئەو تاوانانن بەرامبەر بە گەلی کورد کراوە ئێمە ئێستا باشە کەیسی جینۆسایدی یەزیدیەکان ئەوەی لە شنگال کراوە وەک سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ مدعیم لەو کەیسە لە دادگای لاهای و ڕەنگە لە ڕۆژانی بەڵێ من سکاڵاکارم کەیسەکەش بە ناوی منەوەی وەک سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ دادگاکە نامەی ئەخیری ناردووە دەڵێ ناسنامەی کەسێکمان بدەنێ کە لە لای ئێوە دیلە هەڵگری ڕەگەزنامەی وڵاتێکە کە وڵاتەکە ئەندامە لە دادگاکەی ئێمە دەست بە لێکۆڵینەوەکەین لەم تاوانە چکە عێراق ئەندام نیە ئەوان ناتوانن لێکۆڵینەوەکەن بەڵام ئەڵێن ئەمە ڕێگایەکە ئێمە ڕێگاکەمان بۆ ئاسان کردوون ناسنامەی گیراوێکی داعشمان بنێ کە ڕەگەزنامەی وڵاتێکی هەبێ وڵاتەکە ئەندام بێت لەو سەتۆندە ئەندامەی وڵاتی کە ئەندامن لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەستگای ئەنجومەنی ئاسایش ئەمە ناکا و ناشیدا وە کەسیش نازانێ بەڵێ هەرجوابیش نادەنەوە حکوومەتیش داوای کردووە سەرۆکی لیژنەی جینۆساید کە وەزیری شەهیدانە بۆتە ڕێگر لەوەی کە کەیسی یەزیدیەکان پێش نەچێت ئەمە بۆتە ڕێگر لەوەی کەیسەکە لێرە بوەستێ دوای نامەی دادگای تاوانی نێودەوڵەتی کە بۆ من هاتووە دەڵێ تەنها ڕێگایە کە ئێمە بتوانین لێکۆڵینەوە لە تاوانی جینۆسایدی یەزیدیەکان بکەین ئەوەیە کە لە ڕێگەی دیلێک لە لای ئێوەیە لە هەرێمی کوردستان لای ئێوە هەبێ هەڵگری ڕەگەزنامەی وڵاتی ئەندامی دادگاکەی ئێمە بێ ئێمە دەست بە لێکۆڵینەوە بکەین هەرێمی کوردستان ئامادە نییە دەستگای ئەمنی ئامادە نییە بۆ چکە بەیانی لێکۆڵینەوە دەکرێت لەم تاوانە ئەوانە بەدەر نابن لەوەی کە شنگالیان نەپاراز جینۆساید کران خۆیان دەکەونە بەردەم بەڵێ ئەوانەی کە بەرپرسیاری پاراستنی ئەو خەڵکە بوون و جێیان هێشت و تەسلیم بە داعشکرا بۆیان ڕێگرن لەوەی کە ئەو لێکۆڵینەوەی لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکرێ ینی بەشێکی پەیوەندی بەوەی کەوان ترسیان هەیە دادگای تاوان نێودەوڵەتی دوای سزا مەسەلەن لێکۆڵینەوە لە داعش بەرپرسیارەتی بخاتە بەڵێ لەبەرەوەی قوربانیەکان دەچنە دادگای تاوانی نێودەوڵەتی یەکەم شت دەڵێن ئەوانەی هێزی حیزبی بوون لە شنگال ئێمەیان نەپاراست بۆیە ئێمە کەوتینە دەستی داعش لەبەرەوە تەسلیمی وی ناکەن بەڵێ نایکەن وە کەسیش نازانێ هەموو ئەو گیراوانەی داعش کە بەڵگەی گرنگن لەسەر ئەو تاوانانەی کردویانە لە کوێن لە چه زیندانێکن کێ بینیونی چۆن مامەڵیان لەگەڵ باشە بەس ئێستا دەدرێن ئێستا کێشەکە کێشەی کەیسی یەزیدەکان لە دادگای تاوانی نێودەوڵەتی بەوەی یەکلا دەبێتەوە کە دیلێکی داعش بتوانێت سوودی لێ ببینین بەڵێ ناشیکەنەوە ئەوە نامەی فەرمی دادگاکەیە کە هاتووە من داومە بە حکوومەت نامەی ناردووە بۆ ئەنجومەنی ئاسایش دەڵێن ناوێکمان بنێ کاکە دادگاکە پێی وتوین وتوێتی ئەمە وڵاتەکانە کە ئەندامن لە لای ئێمە چەند هەڵگری ڕەگەزنامە جەنگاوەری داعشە یەکێک لەوانە دیل بێ لای ئێوە ڕەگەزنامەکەی خۆیمان بنێ بۆی ئێمە بتوانین بین تحقیقی دادگای تاوانی نێودەوڵەتی لەم جینۆسایدە بکەین بەڵام نایەنەوێ بەڵکەواتە ینی ئەوان بەرپرسیان لەوەی کەیسەکە ڕاوەستاوە بەڵێ بەرپرسیاری سەرەکین پەیوەندی بە دادگای لە هاوە نییە دادگای لە های هەوڵی خۆی کردووە ئیشی خۆی کردووە پشتیوانی گەورەی کردوین و من ئەو دادوەرەی کە چوینە لای بەدەستی خۆی فۆرمی داواکەی بۆ پڕکردینەوەتی چونکە من متعاتیفم لەگەڵ ئێوە سەرۆکی داواکاری گشتی دادوەرێک بوو کە لە نووسینگەی زانیاری داواکاری گشتی دادگای تاوانی نێودەوڵەتی لە لاهای کارێکرد کاتێک کە چوینە دادگاکە بەڵێ زۆر باش بەس زیندانە نهێنیەکە مەبەستم ئەوە بوو باشە زیندان نهێنیەکە ئێستا لەکوێیان ینی لەر هەموو پارێزگاکان هەن دەستگا ئەمنی حیزبیەکانی هەردوو حیزب زیندانی نهێنیان کامیان زیاتر زیندانی نهێنیان هەیە پارتی دیموکرات شوێنەکانیشان دەزاننەوە ڕەنگە شوێنیان بزانین بەڵام کە دەسەڵاتمان نەبێ بچین بی پشکنین و چەند زیندان نهێنیەکان ژمارەیان
چەند دەبێ بۆ ناتوانم تحدیدی کەم چکە لە شوێنی جیاواز و زۆر تایبەتە هەیەە و ئەمە لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەیە. ئەگەر نییە زیاتر لە 400 ئینسان چارەنووسی دیار نییە بە ئێستاشەوە کە ئەچێتە سەری ئەم دیارنەمانی چارەنووسە لە کوێن ئۆگەر کوشتویانەوە تاوانی جەنگیان کردووە دیلیان کوشتووە خەڵکی بێتاوانیان قڕ کردووە. باش زۆر باش بەس ئێستا ئەوەی کە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش باسێکە پێشێلکاری لە زیندانەکان ماوە لەو زیندانە بەڵێ بەردەوامە شێوازەکەی چۆن ئەشکەنجەدانی مەترسیدارە وەکو چی بۆ نمونە جۆری ئەشکەنجەدانەکان لایەوە تۆمارکاو ئێستاش ماوە. من هەموو جارێک ئەو راپۆرتی ڕێکخراوی هارتلانتی ئەمریکی دێنمەوە کە ساڵی 2015 لە مانگی سێ بڵاوی کردەوە باز لە ئەشکەنجەدانەکە لە هەرێمی کوردستان باز لەوە دەکا کە هەموو ئەو شێوازانەی بەعز لە زیندانەکانە بەرامبەر بە گەلی کورد بەکاری هێناوە ئێستا هەمان ئەو ئەشکەنجانە بە زیاترەوە و هەمان ئەو شێوازە مەترسیدارە نامرۆڤانەیانە بەرامبەر بە ئینسانی کورد بەکارهێنرێتەوە. تازەترینیان کە ئاشکرا بووە گەنجێکە ئێستا لە وڵاتی ئەڵمانیایە بە ناوی ئەژین عەبدوڵڵا و ئەمە ڕوخسەتم لە خۆی هەیە کە بۆ خۆی داوای کردووە کەیسەکەی بڵاو بێتەوە و بۆ خۆشی بڵاوی کردوێتەوە بە وێنەی خۆشیەوە کە دەڵێ من 21 ساڵ لەمەوبەر کە وەک پێشمەرگە یەکێتی گیرام تەمەنم 15 ساڵ بوو بردمیانم لەکوێ و 12 شەو ناوی بەرپرسەکانیش دێنێ کە بردویانە لاقەیان کردووە واڵێ من 21 ساڵە بەو ئازارەوە ئەتلێمەوە کە زۆر پاڕامەوە دەست درێژیم نەکەنە سەر دەست درێژی سێکسیان کردوتە سەر بەو تەمەنەوە کە ئەمە تاوانێکی هێندە قێزەونە باسکردنیشی قێزەونە. بەڵام بۆ ئەوەی کە بزانرێ لە هەرێمی کوردستان ئێستا لەم کاتا خەڵکێک دەگیرێ بە تایبەت دەمانە ئیسلامیەکانن بە هەڕەشەی هێنانی دایک و خوشک و خێزانەکەی کە لە بەرچاوی تعدای لەکەن ئیمزای دانپیانانی پێیەکەن ئەوە هەر ماوە ئەوە بەردەوامە ئەوە ماوە و ئەشکەنجەی وەحشیانە تا ئێستا بوونی هەیە. لە ماوەکانی ڕابردوو نەتان بینی نینۆکی دەرهێنراوی گیراوێک خانەوادەکەی ناوتیان ئەمە نینۆکی پەنجە گەورەیەتی کە لە ئەشکەنجەدانە دەریان هێناوە. بەڵێ بەڵام بۆچی یەنی خەڵکی کوردستان بۆ ڕاپەڕینی کە ئێستا ساڵیاتی ڕاپەڕینیشەکە مەسەرەن بگات بە ئازادی لە ڕەفتاری باسی بە دوور بخرێتەوە بۆ ئەمانە ماون بەدڵنیاییەوە ڕاپەڕین بۆەوە بوو کە لەو زوڵم مستەمە ڕزگارمان بێن نەک بکەوینەوە ژێر زوڵم مستەمی زۆرتر لەوەی بەعس ینی پەیڕەو دەکرێت زۆرتر لەوەی باس قڕکردنی میلەتێک بە ناوی ئەنفالەوە بردننی بوو بۆ عەرعەر و بیابانەکانی تری ناوەڕاست و خواروی عێراق و مردیان بوو لە برسا و کردیان بەژێر چاڵەوە. ئێستا ئەمان زۆر بە هێواشی خەڵکەمرێنن لە برسا کە موچەی نادەنێ و کە ژیانیان ئاوا لێ کردووە خەڵک تووشی تاوان جۆرێکە لە ئەنفال ئەمە گەورەترین پێشێلکاریە بەرامبەر بە مافی ئینسان کە ئێستا مانگی سێیە یادی ڕاپەڕینی 20 ئەوەندە ساڵ لەمە و پێشە هێشتا خەڵک کە پێدەنێتە 5 سێی ساڵی 2017 موچەی مانگی 12 ساڵی 2016 وەرگرت پێویست چارەکە موچە. ئەمە قڕکردن نییە برسیکردنی خەڵک تاوانێکی گەورەیە. تاوانی دژە مرۆڤایەتیە؟ بەڵێ تاوانی دژە مرۆڤایەتیە. هەمووشی لە پێناوی چیایە؟ لە پێناوی ئەوەیە کاتێک زانیان خەڵک ئەگەر تێر بێ داوای ئازادیەکە داوای حکوومەتێکی عادیلەکە داوای گۆڕانکاریەکە هاتن خەڵکیان وا لێ کرد داوای چارەکە موچە بکە داوای نان بکە داوای ئازادی نەکە داوای ژیانێک بکە کە نەمرێ لە برسان نەک داوای ڕەفاهیەت و خۆشگوزەرانی بکە. بۆیە ئەمانە ئەتوانم بڵێم ئەوەی بەعس تەواوی نەکرد بەشێک لەم هێزانە بەداخەوە تەواویان کرد و ئەوانەی ئەگەر 10 ساڵ لە شاخا بوو بن قەل و قازی خەڵکی گوندنشینەکانیان خوارد بێ ئێستا هەمویان بەشی 100 دانە ساڵ پاداشتی ملیارەها دۆلاریان خستە گیرفانیان بۆ خۆیان و نەوەکانیان و ماڵ و مناڵیان ئەسڵن ئێستا لیان پرسە ناڕەحەتی و ئازار و میحنەت چیە لە بیریان چۆتەوە ئەوەندە لە خۆشگوزەرانیان خۆیان و ماڵ و منداڵ و ئەوانەی کە بەشدارن لەو زوڵم و ستەما. خەڵک بەوە ڕانەپەڕی کۆمەڵە بەعسی لە ئەمنە سوورەکەی سلێمانی و لە هەولێر و لەکوێ لە شوێنێکا لە ناوبەرێ ئێستا هەر گەڕەکێک کۆمەڵێک بەعز ئاسای تایە کە زوڵمەکە ستەمەکە دزیەکە
قمارەکە داوێن پیسیەکە کەسیش ناتوانێت ڕێی لێ بگرێ حسابیش بۆ یاسا و بۆ عەدالەت تو سەدامیشمان هەیە لە کوردستان سەدام زۆر دوور بوو لە کوردستان کۆمەڵێک بەعسی ناردبوو بە ڕوتبەی کەم زوڵمیان لەم میلەتە کرد بەڵام ئێستا هەزاران سەدام لە هەرێمی کوردستان دروست بۆ زوڵم لەو میلەتەکە ئەوە تەسەڕوفی بەعسیانە نییە خەڵک نێتی هەبێ بڵێ کورد نابێ کورد بکوژە بیفڕێنی و بیبەی لە زیندان داینی پەرلەمانتاری تایە هی خولی پێشووی پەرلەمانی عێراق ڕۆژنامە نووسی تایە ێ بەعسکەی خەڵکی ئاوا خنکاندووە لە زیندانە بەو جۆرە کە ئەمانە ئێستا کوڕی خەڵک بەبێت تاوانوالیەکەن بەعزەیوت کاکەمانە پێشمەرگەن و سیاسین و دژی بەعسیەتی عەرەبین بەڵام ئێوە بەهانەتان چییە ئێستا وا لەو میلەتاکەن ئەسڵەن ئێستا ئەمانە وایان کردووە خەڵک هەندێک لە تاوانە زۆر قێزەونەکانی بەعز ونکات لە بەرچاوی ئەمانە زۆڵمیش لە خەڵکەکەن خەڵکیش برسیەکەن بۆیە ئەوەی ئەمان کردویانە لە زیندانەکان گەنجێکی 15 ساڵ بێنی تەعدای لێ بکەیت لاقەی بکەیت ئێستا دوای 21 ساڵ بچێتە ئەڵمانیا بە ناچاری لەوێەوە ئیعلانی کا بڵێ من لە سایی دەسەڵاتی کوردیە ئاوام لێکراوە زۆر باش کەواتە پێ دوای ئێستا ئەگەر یاسا سەرۆر بێت ئەوانە تاوان دژە مرۆڤایەتیان ئەنجام داوە دەبێت چ سزایەک دەیانگرێتەوە ئەگەر یاسا سەرۆر بێ لەسەر ئەو تاوانانەی کە ئەمانە کردویانە لەسەرەوەی ئەمانە بەشێکی زۆر هەر بەدەستی خۆیان خەڵکیان کوشتووە جۆرەها تاوانی قێزەونیان کردووە دەبێت هەر هەمویان دادگایی بکرێن و ئەگەر عەدالەت هەبێ و یاسا هەبێ بەشێک لەوانەیە ئێستا حکومڕانی خەڵکی کوردستانەکەن ئەبێت لە زیندانا بن بۆ هەتایە تەنها مافەکانی مرۆڤ ڕێگرە بێ لەوەی لە سێدارە نەدرێنە بێ هەتا ماون لە زیندان بن بەشێک لەوانە کە ئەم وڵاتەیان وا لێ کردو و ژیانی خەڵکیان وا لێ کردووە هی ئەوە نییە بژین نەک بەرپرس بن ئێستا حکومڕانی بکەن و پێشوازیان لێ بکرێ و فەرشی سووریان بۆ ڕاخرێوانە دەستیان لە تاوانی گەورە هەیە خۆیان و نەوەکانیان بەڵام لە چڕۆیکەوەن تاوان دژە مرۆڤایەتیان ئەنجامداوە خەڵکی دیلیان گرتووە کوشتویانە خەڵکی بێتاوانیان بە زیندوی سووتاندووە قڕکردنی کۆمەڵ کوژی ئەوەی کە پێوترێت جینۆسایت لە دوو کە زیاتر پێکەوە لە شوێنێکا بە بێتاوان کوژرانەوە جینۆسایدە ئەمانە چەندی وایان کردووە خەڵک هەیە ئێستا لە دەرەوەی وڵاتە لە دەستگایەکی ئەمنیەکێک لەم حیزبانە بووە بۆ منی باس کردووە کە بەدەستی خۆی لە دەستگا ئەمنیەکەی 100 دانە هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە لە ژێر تەعزیبا کوشتویانە و جەنازەکەیان ناوە پێی توانە بڕۆ لە فڵان شوێن بیشارەوە بە منی و دووەرات بمە ئەو شوێنە بە ئەم شوێنە هەڵبەنەوە ئەگەر 100 گۆڕیتیانە بوو هی دوای ڕاپۆڕی بە کۆمەڵی کورد بەڵێ هی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لە دەستگا ئەمنیەکانی ئەمانە لە ژێر تەعزیبا کوشتویانە و توانە بڕۆبی بە بیشارە و کەس نەشزانێ یاعترافی کرد بە دەستی خۆی سەتی ناشتووە هاتبوو تەوبەی کردبووی و چی بکەم خوا لێم خۆش بێ من بە شاردوومەتەوە بەڵام ئەزانم تاوانی وا کراوە قێزەون ئەو راپۆرتانەی بڵاو بێتەوە لە سەر هەرێمی کوردستان هیچ نییە لە چاو ئەوەی کە کراوە کاکە ئەمانە جگە لەو هەموو زوڵمەی کردویانە فەسادیشیان کردووە شوێنی لەشفرۆشی هی ئەوانە قومارخانە هی ئەوانە لە کوردستانە کاکە مەسیحیەکانی عینکاوە هاواریانە ئەڵێن یعنی چی 7 نادی هەیە کە بەشێکیان کاری خراپەی تێگرێت تەنها لە عینکاوە راپۆرتەکەیانم هیچیانەوانە هیچەیە بەشێکی زۆری ئەو بەرپرسانەیە یەو کوڕە بەرپرسانەیە قومارخانەیان هەیە کاکە ئێمە لەم ماوە پێمانوتون یعنی چی قومارخانەتان هەیە خەڵک هەیە ماڵ و مناڵی تیا دۆڕاندووە ئیفلاسی کردووە چه ئەوەندە دوژمنی میلەتەکەی خۆیەتی بچێت جیهازی قومار لە وڵاتان بێنێ و شەریکی ئەجنەبیەکان بێ بۆی خەڵکی خۆی قوماری تیا بکەن و پارەکەی بەرنە دەرەوە ئەمانە ئەوەشیان کردووە بۆیە بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزەرێ گاڵتەجاڕیترین شدەوەی باز لە مافەکانی مرۆڤ بکەیت چونکە هیچ بوونێکی مافەکانی مرۆڤ و پارێزگاری لە مافەکانی مرۆڤ بوونی هەیە بوونی نییە دادگاکانیشمان بوون بە شوێنی زوڵمکردن لە خەڵکی بێدەسەڵات چۆنیانی دادوەرەکان هەمویان باشە زانن بەداخەوە بەشێکی زۆریان بێدەنگن و قەڵەم و حکومەکانیان هەمووی بڕیاری زوڵمە لەسەر خەڵکی بێتاوان ئەوان نتوانن خەڵکێک لەسەر دزینی بتڵێ غاز حکوم بدەن بەڵام ناتوانن بەرپرسی گەورەی دز لەسەر دزینی ملیۆنان بتڵغاز کە بە بۆری و بە تەنکەر بردوێتی یاساش لێرە زوڵم لە خەڵکی کوردستان دەکات یاسا زوڵم لە خەڵکی فەقیرەکە یەکە یاسا سەروەر نەبوو یعنی یاسا کوتەکێکە دەن بەسەری فەقیرە دەسەڵاتداریش لێی دەربازە و قەت پێوەی نابێ
بڕۆ بزانە زیندانەکان چیتیایە بەرپرسی باڵاتیانە ئەو فەقیرانەی تایە کە هەندێکیان لە ناچاریە تاوانێکیان کردووە لە ناچاریە دزیەکیان کردووە و لە سای ئەم حکوومەتا کە حکوومەتێکی ناعادلە زوڵمی بەرهەمێناوە ژیانی خەڵکی وا لێ کردووە خەڵک بەلاڕێیا بڕوە تاوان بکە ئەوانە تایە سزادراون ئەگەر نا ئەو حاکمە ئێوێ حکمی گەندەڵێ بکە و گەندەڵە خۆی لێوا دایناوە بۆی دانە ناو حکمی ئەم کا بۆی داناو ئەم بپارێزێ و چه حکمێکەکە بیکە یعنی ئێستا یاسا لە کوردستان بۆ پارێزگاری لە گەندەڵکارانە ئەوانەی کە پێشەلکاری یاسا لە هەرێمی کوردستان ئێستا گاڵتە جاڕیە گەندەڵکاران و پێشێلکارانی یاسا بیانەوە هەر کەسی پێدادگایی بکەن ئەڵێن یاسا هەیە بەڵام بۆ خۆیان لەسەرەوەی یاسا و لە دەرەوەی یاسا و هەموو ڕێسا و نەریتێک باشە نمونەی وا هەیە لە دنیادا من نەمبیستوە نمونەی ئەم فەزیحەتەی لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ شوێنێکی دنیا هەبێ بۆچی ئێمە بەم دۆخە گەیشتنی وەکو کورد لەبەرەوەی ئەوانەی کە درۆی شۆڕش و کوردایەتیان پێفرۆشتینەوە کاتێ هاتن کەوتن بەسەرم ناز و نیعمەتە دەستیان کرد بە دزی و تاڵانی ئەم وڵاتە نەبوو ئەوە هاتن دەوڵەت دروست بێ نەبوو ئەوە هاتن خۆشگوزەرانی بۆ خەڵک دروست بێ نەبوو ئەوە هاتن زوڵم لابرن هاتن بۆ ئەوەی هەتایە خۆیان حکمی وڵاتە بکەن چێژ لە سایه حکمی ئەوان دەرەچێ ئەنواع تۆمەتی بۆ دروستەکەن تەسفەی جەسەدیەکەن تیرۆریەکەن خۆگەرێمە بچینەوە سەرە و لاپەڕە ناشیرینانەی کە لەسەر برادێک جوانی نووسی بوو لەم ماوە ئەیود لە کەپکی حەمەداغا ڕۆڵەی کورد نەمانەی دەن بە کوشت ئێستا ئێسک و پروسکەکانیان لەوەیە بەڵام ئێستا پۆلیسی دارستانیان داناوەڵەن ڕاوی کە و قەدەغەیە لەم کەپکی حەمەداغا بەڵام خوێنی کورد و ڕۆڵەی کورد حرام نەبوو لەوێ هەمویان دا بە کوشت و ئێسکەکانی قەل و داڵ خواردی ئێمە بینەوە سەر و ناشیرینیانەی ئەمانە چیان کردووە ئەمانە کە دەستیان پێکرد دەستیان کرد بە تاڵانی و دزی دەستیان کرد بە کوشتنی نەیارەکانی خۆیان دەستیان کرد بە تیرۆر بۆ وڵاتانی دراوسێ و ئێستا هەرێمی کوردستان هەرێمێکە بەڕاستی ئەگەر داگیر کرد بەڕێوەی ببردینایە ئاوای لێنەیە کردین زۆر باش زۆر بە کورتی چارەسەر چییە بۆ باشکردن دۆخی چارەسەرەوەی ئێستا یادی ڕاپەڕین نییە ڕاپەڕینێکی ترمان پێویستە دژیان بەرپرسە دز و گەندەڵ و خراپانە ئەگەر نا ئەبێ میلەتە هەروە بژی ئەنی ڕاپەڕینێکی چۆن ڕاپەڕینێک بۆ نەهێشتنی ئەم دز و گەندەڵ و فاسیدانەی کە لە ڕاپەڕینەکە هێروا دەمێنینەوە ئەگەر ڕاپەڕین نەکەین بەڵێ ئەمانە هەر حکمی وڵاتاکەن دەبێمەش ڕازی بین بەوەی لە گەڕێکێکا جێمان بکەنەوە شەو نێنە سەرمان یا نەمان کوژن یا دادگاییمان نەکەن بە تۆمەتی درۆ بەڵێ سوپاس دەکەم بۆ بەڕێز کاک سۆراومە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەروە زۆر سوپاس بۆ بینەرانی بەرز سوپاس بۆ هاوکاران لە بەشی کۆنتڕۆڵ و کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان لەوە